دامەزراوەکانی هەرێم پڕبوون لە کارمەندی پیر و کەمترین گەنج دادەمەزرێت. کەمی دامەزراندن و زۆربوونی خانەنشین بوون حکوومەتی پیر کرد. لە دوای ساڵی 2011ەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو شێوازی دامەزراندنەی کە پێشتر کاری پێدەکرد ڕاگرتووە و ساڵانە ژمارەیەکی کەم لە پسپۆڕیە جیاوازەکان دادەمەزرێنێت. ئەویش بە گرێبەست و بە شێوەی کاتی نەک هەمیشەی. لا بەشێک لە وەزارەت و شوێنەکانی تریش چەندین ساڵە هیچ دامەزراندنێکی نوێی نەکردووە. بە جۆرێک کەمترین دەرچوو لەسەر ئاستی زانکۆ و پەیمانگاکان دامەزراوە. لە کاتێکدا ساڵانی پێشتر بەپێی پێویستی و بڕێک جاریش بە زیادەوە ژمارێکی زۆر لا دەرچووان تەنانەت ئەوانەشی بڕوانامەیان نەبوو دادەمەزران. کەمبوونەوەی دامەزراندن و گرێبەستە کاتیەکانیش بۆ فەرمانبەران و مامۆستایان لە هەرێمی کوردستان بە جۆرێکە لە ئێستادا بەهۆی خانەنشینبوونی ژمارەیەکی زۆر لە فەرمانبەران بۆشایی دروست بوو و کەسی نوێ نایەتە شوێنەکانیان، چونکە هاوکاتی خانەنشین بوون کەمترین دامەزراندن هەیە. ئەوە ژوای کردووە تەمەنی فەرمانبەران و مامۆستایان لە دامەزراوەکاندا بەرەو هەڵکشان بڕوات و زۆرترین کەسی بە تەمەن و کەمترین گەنج کار دەکەن. گەشتکەوتنی ئامێرەکان و شێوازی بەکارهێنانی پێداویستیەکانی ناو فەرمانگە و دامەزراوەکانی شوای کردووە بەشێکی زۆر لەو کەسانەی کە ماوەی چەندین ساڵە دامەزراون و تەمەنیان لە هەڵکشاندایە بەپێی پێویست ناتوانن ئامێرە پێشکەوتوەکان بەکاربهێنن. ئەوەی کە دوایین جار بە ژمارەیەکی زۆرەوە دامەزران لانی کەم لە ئێستادا نزیکەی 14 ساڵە خزمەت دەکەن. واتە گەنجترین مامۆستا و فەرمانبەر لە ناو دەستگاکاندا تەمەنی لەسەر و 35 ساڵیەوەیە. واتە تەمەنی فەرمانبەرانی حکوومەت بەرەو هەڵکشان چووە و کەمترین گەنجیش دامەزراوە. بەشێک لەو فەرمانبەرانەشی کە تەمەنیان نزیکە لە خانەنشین بوون هەر باوەڕیان بە بەکارهێنانی ئامێرە پێشکەوتوەکان نییە و تەنانەت فەرمانبەر هەیە تاوەکو ئێستا سەرەڕای هەبوونی ئامێری وەرگرتنی پەنجەمۆری ئەلکترۆنی کەچی هەر ناو و واژووی خۆی دەکات بۆ کاتی دەوامیان وەرگرتنی موچەکەی. لە ساڵانی داهاتوودا ئەگەر بەپێی پێشکەوتنە تەکنۆلۆژیەکان فەرمانگە و دامەزراوەکان نوێ بکرێنەوە ڕەنگە یەکێک لە کێشە سەرەکیەکانی بەردەم ئەو نەوەی کە نزیکن لە خانەنشین بوون بەکارهێنانی ئەو ئامێرانە بێت کە پێویستی بە لێسانین و شارەزایی و وزەی نوێ هەیە. مامۆستا هەیە تاوەکو ئێستاش بەبێ ماجیک و تەباشیر ناتوانێت دوانە بڵێتەوە. لە کاتێکدا سادەترین ئامێرەکانی وانەوتنەوە لە ئێستادا بووەتە شاشەی زیرەک و داتاشۆ و کۆمپیوتەرە پێشکەوتوەکان. هەرچەندە حکوومەت نەیتوانیوە هەموو پێداویستە پێشکەوتوەکان بۆ دامەزراوەکان دابین بکات، بەڵام ڕەنگە لە داهاتووی نزیکدا کێشەیەکی گەورەی بەردەم فەرمانبەران و مامۆستایان کەمبوونەوەی نەوەی تازە و گەنج و شارەزا بێت لەو ئامێرە نوێیانەی کە بۆ ڕایکردنی کاروباری هاوڵاتیان پێویستن و ڕۆژانە لە کاتی دەوامدا بەکاردەهێنرێت. چونکە بەپێی ئەو ڕێکارانەی حکوومەتی هەرێم لە دامەزراندندا گرتوێتە بەر ساڵ بە ساڵ دامەزراندنی گەنج کەمتر دەبێتەوە. ئەوانەشی دەرچوون و دانەمەزراون خەریکە تەمەنیان هەڵدەکشێت. هەر کاتیش دامەزرێن بەشێکی زۆر لە تەمەنی گەنجیان تێپەڕیوە.